یاوارتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم پرۆگرامێکی دیکەی ئێوارە سلێمانیتان پێشکەش دەکەم و بابەتێکی دیکەی کە دەمانە قسەی لەسەرکەین و کەمیشە و بابەتانی هەڵدەبژێرین زۆر بەلامانە و گرنگە بابەتی هەستیار و گرنگ من لە ژیانی ڕۆژانەماندا بتوانین سوودی لێ وەربگرین. منداڵان هەموو دەزانین چەند جێگەی گرنگی و سەرنجن لە نێو خێزاندا و تایبەت لایەنی تەندروستیان و هەروەها گرنگیدان بە لایەنی تەندروستی و گەشیان. بۆ ئەم پرۆگرامە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خزر پرۆگرامێکی تایبەتتان پێشکەش دەکەم دەربارەی دەرمان و بژاردەی چارەسەرەکان و هەروەها ڕاوێژکاری بە تایبەت بۆ تەندروستی منداڵان و بەشێکی گشتگیر لە نەخۆشخانە حکومیەکان لە دەرەوە چۆن بتوانین ئێمە زانیاریکی باشترمان هەبێ دایک و باوکوریاتر بتوانە مامەڵە بکە لەگەڵ نەخۆشی و پەتاوەرزەکان و مامەڵە بکە لەگەڵ تەندروستی منداڵەکەی. لەم پرۆگرامە لەگەڵم بن زانیاری گرنگ بەدەستدێنن. دکتۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتان بیرم. زۆر سپاس بۆ جەنابتان میش خۆشحاڵم. سپاس بۆ جەنابتان. دکتۆر بەڕێستان وەکو پسپۆری پزیشکی پسپۆری منداڵان ساڵانێکی زۆرە خزمەت دەکەن و بەرکەوتنتان لەگەڵ منداڵ هەیە. دەمێ هەر سەرەتای پرۆگرامەکەم بەوەوە دەست پێ بکەم. پسپۆری دیاری کراو بۆ هەر پزیشکێکی بەڕێز لەگەڵ ئەو دەرمانانەی کە هەیە لە نێو بازاردا بە شێوە جیاجیەکانیانەوە لە لای کلینکەکان لە ناوخودی دەرمانخانەی نەخۆشخانەکان. تا چەند گرنگە ئێمە ئاگداری ئەوە بین ئەو بژاردە و هەڵبژاردەی دەرمانە لە لای کام لەمانەوە بێ. زۆر ڕوونتر دەمێ بچمە ناو بابەتەکەەوە. هەندێک جار ئێمە لە دەرەوەی نەخۆشخانەکانیش بەبێ بینینی پزیشکێک بۆ منداڵەکان ئەگەر بەتاکی وەرزی هەبێ دەرمانی بۆ دەکڕی. جا گرنگی پزیشکی پسپۆڕ و ڕاوێژکاری لەکوێدایە و دایک و باوک دەبێت لەکوێ زۆر زۆر هەستیار بێ بۆ منداڵەکەی. بەڵێ سەرەتا لەوە دەست پێکەم جیهانی مناڵ جیاوازترە لە بەتەمەنەکان. مناڵ کائینێکی بچکۆلەیە و لە هەمان کاتا مرۆڤە. ئێمە وەکو هەموو کەسێکی تر مناڵان نەخۆش ئەکەون و هێنرێتە لای پزیشک و پزیشکیش دەرمانی بۆ ئەنووسێ. گرنگترین شت ئەوەیە لای ئێمە بۆ مناڵ کە نەخۆش ئەکەوێ تەمەنی بزانین، ڕەگەزی بزانین، کێشی مناڵەکە بزانین بۆ ئەوەی ئێمە بە پێی تەمەنەکەی بە پێی ڕەگەزەکەی بە پێی کێشی مناڵەکە لەو دەرمانە بینوسین. و دوای ئەوە ئامانجێکی تریش لە چاکبوونەوەی مناڵەکە ئەوە نییە کە ئێمە دەرمانی زۆر و جۆرەها بابەتی بۆ بنووسین. کەمترین دەرمان فعالترین دەرمان چالاکترین دەرمان بۆ مناڵ پێویستە کە بۆی بنووسرێت و بۆ ئەوەی لەو نەخۆشیە ئەو کێشەی کە هەیەی نەجاتی بێت. بەڵام بەداخەوە یعنی ئەمە ڕاستێکی زانستیە. ئێمە زۆر جار لەوانەیە خۆشمان وەکو پزیشکەکان و لەوانەیە خەڵکانێکی تریش کە پزیشک نین و ئەو سنوورەیان بەزانویان ئەو مافە بەخۆیان ئەین کە دەرمان بن بە نەخۆش لەوانەیە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی مافی مناڵیشەوە ئەمە پێشێلکردن بێ. کاتێک مناڵێک تەنها پێویستی بە یەک دەرمانە من دوو دەرمانی بۆ بنووسم. کاتێک مناڵێک پێویستی بە کەمیەتێکی تایبەت لە دەرمان هەیە من زیاتر لە وەزن و کێشی مناڵەکە زیاتر دەرمانی بۆ بنووسم. ئەمە جگە لە ئەوەی هەموو دەرمانێک کاتێک وەرئەگیرێ لەلایەن نەخۆشەوە بچووک بێیان گەورە فترەیەکی زەمەنی پێویستە بۆ ئەو دەرمانە کە لە لەشیا سەرف ببێت و بچێتە دەرەوەی لەشی نەخۆشەکە. ئەگەر بێت و ئەو دەرمانانەی کە دووژەم و سێژەم و چوارژەم ئەخورێت و ئێمە هەروە ڕاهاتوین و ئایڵین حسابی سەعات و کاتەکانی بۆ نەکرێ لەوانەیە لە کاتێکی کەمە دووژەم ئێمە دەرمانەکە بین بە مناڵەکە ئەو کاتە زیان بەخش بێ یا لەوانەیە لە کاتی دیاریکرا و زیاتر دەرمانەکە تەخیرکەین نین بە مناڵەکە دیسان ئەمەشیان وای لێ بکە کە سوودی لێ نەبینێ. ئامور دەکاریە لەوانەیە پزیشکە پسپۆڕەکان باشتر بزانن چۆن و کەی چەند دەرمانە نووسن بۆ مناڵەکە و لە چ کاتێکە ئەینووسن و بۆ ماوەی چەند بەردەوامە بێ. بەڵام بەداخەوە ئەو خەڵکانەی کە پزیشتی پسپۆڕ نین لەو بوارەیە و دەرمانەکەش ئەنووسن زۆر جار بەبێ ئەوەی کە گوێ بەنە ئەم لایەنە ئەو دەرمانانە ئەنووسن و کە زۆر جاریش لەوانەیە بینی بێتمان نەخۆشەکە نەک هەر چاک نەبووتەوە بەڵکو تووشی زیانی لاوەچیش بووە. بەڵێ دکتۆر زۆر بەڕوونی دەمێ پرسیاری پزیشکە دەرمانسازەکان بکەم بەو پەڕی ڕێزمان بۆ هەموو ئەو پزیشکە بەڕێزانە بە پسپۆڕە جیاجیەکانەوە. بەڵام لە ڕووی تەندروستی و ئەکادیمیەوە لە جەنابتانە پرسم پزیشکی دەرمانساز تا چه ئاستێک دەتوانێت دەرمان دیاری بکات بۆ
نەخۆش ئەگەر بناڵ بە یا گەورەش بێ ئەمە تایبەتتر بەگشتی لەسەر منداڵ قسە ئەەکەین چونکە زۆر جار لەوێ ئەوانیش هەڵبژاردن دەکەن ئایا ئەمە ئاساییە خۆیان مافێک یان بەشی ئەوە زانیاریان هەیە یاخود ئەمە ژەر جیاوازە ئێمە زانین تەندروستی شتێکە بە تاکە کەس ناکرێت یا بە تاکە پسپۆڕی ناکرێت کۆمەڵێک خەڵک هەریەکەیان بواری پسپۆڕەکەی جیاوازە و کاری تەندروستیە بن بەڕێوە لە هەموو شوێنێکی ئەم جیهانەیە دیارە پزیشک ئیشی خۆی هەیە و سنووری مەسئولیەتەکەی دیاریکراوە بۆ دەرمانساز بۆ کارمەندی تەندروستی بە هەمان شێوە کاتێک کە اینە سەر مەسلەی دەرمان و نەخۆش ئێمە ئەزانین نەخۆش هەیە دیاریکردنی نەخۆشەکە ئیشی پزیشکە ئیتر پزیشیش بۆ ئەم دیاریکردنی نەخۆشیە پشت بە زانیاریەکانی خۆیە بەستێ پشت بە ڕواڵەتی نەخۆشەکە و خوێندنەوەی نەخۆشەکە بەستێ پشت بە تاقیگە و تیشک و کۆمەڵەیە وەسائلی تر ئەبەستێ بۆ گاتە نەتیجە دوجار دەرمان ئەنووسێ بە پێی ئەو تەشخیصەیە ئەو دیاریکردنی نەخۆشی کە دکتۆرەکە ئەگاتە ئەنجام دەرمانی بۆ ئەنووسێ ئەم دەرمانش لە سیاقی ئەوەیە کە مناڵەکە تا چەندێک یان نەخۆشەکە تا چەندێک ئەوەی پێویستە بەڵام بەڕاستی ئێمە لە کاتی نەبوونی یاسایە یا نەبوونی سنوورێک کە پابەتمان کا بەوە هەر کەسە ئیشی خۆی بکە کە بەداخەوە لە وڵاتەیە زۆربەمان سنووری خۆمان نازانینەوەوانە زیادە ڕەوی بکەین ئەم شتە وای لێ هاتووە یعنی کۆمەڵێ دەرمان ساز با بڵین لەگەڵ ڕێزما بۆ زۆربیان و بۆ ئەوانەی کە چاکن پابەت نابن بەوە لەوانەیە بەلاتەوە سیر نەبێ لە یەکێ لەم گەڕەکانەی سلێمانەیە بچۆ سیرەکەی لە ئێوارەیەەکە لای دەرمان سازەکە کۆمەڵە نەخۆش وەستاون بەبێ ئەوەی ڕەچێتی دکتۆریان پێبێ بەبێ ئەوەی کە دکتۆر بینی سیرەکەی دەرمان سەرف ئەکرێ بۆ نەخۆش ڕاستە ئەمە جگەلەوەی لەوانەیە کۆمەڵە کاربەندی تەندروستی لێرە و لەوێ لە ئەم وڵاتەیە ئیش بکەن و بواری با بڵین زانستیان ڕێگە بەوانەیە کە ئەم دەرمانە بەکاربێنە ئەو دەرمانە بەکاربێنە و دوجار ئەگەر دەرمانەکەش بنووسێ بۆ نمونە ئەگەر کارمەندێکی تەندروستی دەرمانی تا بۆ مناڵێک بنووسێ کە تای هەیە لەوانەیە بڵین ڕاستە بەڵام لەوانەیە لە ڕووی زانستیەوە ئەو کارمەندی تەندروستیە نەزانێ ئاخۆ ئەم مناڵە هەستیاری هەیە بۆ دەرمانە چەندێکی باتێ چەند ڕۆژ بەردەوام بێ لە ڕۆژێکە چەند سەعات جارێک بیاتێ ئەمانە ئەو وردەکاریانەیە جا بەداخەوە ئێستا ئەو مۆزوعی دەرمان وشتە و وروژان ئەم کۆمەڵەشت بە مێشکمانایە لە ئێستا لەم بار و ظروفەی ئەمڕۆیە کۆمەڵە شەریکاتی دەرمان و لە وڵاتەکە وڵاوونەوە لەوانەیە هەندێکیان لەژێر چاودێری وەزارەتی تەندروستیا بن لەوانەشە هەبێ دوور لە چای وەزارەتی تەندروستی هەبن لە وڵاتە ئێمە نازانین وەکو وە گریمانەیەک ئەم قسەیەکەین کاتێک ئەم دەرمانانە لە دەروی وڵاتەوێتە وڵاتەوە ئەبێ بازاڕیان بۆ بدۆزرێتەوەوانە بۆ بازار دۆزینەوەش ئەو کەسی کە لە سەر و کۆمپانیاکەوەی و دەرمانەکە ئەهێنێ لەوانە لە ڕێگەی چەند نوێنەرێکی خۆیەوە کە ئێمە پیانەڵین مندوب سەردانی نەخۆشخانەکان و کلینیکەکان و دکتۆرەکان ئەەکەن و بۆی بازارگەرمێک بۆ دەرمانەکانیان دروست بکەن ئەمەش لەوانەیە وەکو شەریکە لەوانەیە مافی خۆی بێکە ئەو بکات چکە کە حکوومەت مافی ئەوەی پێیا بێ دەرمانەکە مافی خۆیەتی بێوێت بەرهەمەکی ساخاتەوە دکتۆر بەڵام ئایا پزیشک مافی ئەوەی هەیە کە جیاواز دەرمانەکەی بنووسێ بڵێ چونکە هەندێک لە دایک و باوک من خۆم ئەوەم بینیوە لە دەرمانخانەیە کەسانێکە بۆ تایبەت ڕەشەتێکی پێ بوتێتی ئەو دەرمانم ئەوێ دەرمان سازەکە پێوتێتی هەمە بەس ئەم شەریکەی نییە کە تۆ نووسیتە یەکسەر تۆ سەرنجت بۆ چی ڕائکێژ هەڵبەتە پزیشکە بەڕێزەکە ناوی شەریکەکەشی نووسیوە لەگەڵی ئەمە ئایا پێویستە حەزەکەم بۆی خەڵک بەرچاو ڕوونتر من دکتۆر زۆر کەس خەمی ئەوەیەتی ئەڵێ ئەوەی دکتۆر بۆی نووسیم ئیلا ئەبێ ئەوە بێ دووشت هەیە بۆ وەڵامی ئەمە هەندێک نەخۆش هەیە باری دەرونیەکەی ئەوەیە ئەڵە ئەو پاکەتەم وەرگرتۆ مانگی پێش و خەتێکی سووری لەسرە قەیناکە ئەمە حاڵەتی نەفسی خۆیەتی ئەوەک نەخۆش بەزەڵە دکتۆرەکە ئەوەی داوا کرد وەک دکتۆر ئەو مافەی نییە چکە من دەرمانێک ئەنووسم بۆ جەنابەت ئیتر من حەقی ئەوەم نیێت شەریکەیەکە چ شەریکەیەک نیە تەنها کە من ناوی حەبێکم نووسی و
قوتەکەی بنووسی مەسەلەن بۆ نمونە ئەڵەن 500 میلیگرام ئیتر ئەم شەریکە ئەردەنیە ئێرانیە تورکیە مهم دەرمانسازەکە بۆ جەنابی سەرف بکات لەبەر دواترەوە ئیشی حکومەتە بێ خەمی ئەزانین چ جۆرە دەرمانێک لە بازاڕە هەیە و پزیشک حەقی ڕاستەوانەیە بەعزە شەریکات هەیە کواڵیتی ئەم دەرمانەش مەسەلەن عیلاجێکی ئەردەنی مەسەلەن باشتر بێت لە ئێرانیە یا مەسەلەن تورکیەک باشتر ئەوە دواتر خۆی بژاردێتیاکە بەڵام بۆ دکتۆر مافی ئەوەی نیە تەحدیدی کا بڵێ کاکە بڕۆ ئەو دەرمانە و لەو شەریکە و لە فڵان شوێن بیکڕە بەڵێ چونکە ئەمە گرنگە بۆ بەرچاوڕوونی دایک و باوکان بەتایبەت بۆ نەخۆشی منداڵ دەزانین هەمان زۆر هەستیارترن وا دەزانێت ئەگەر ئەوە نەبێت تووشی هەڵەیەک دەبم دەمەشتێککە پرسم دکتۆر محەممەد پزیشکی منداڵ لە تەمەنی چەند بۆ چەند نەخۆش دەبینێت تا تەمەنی چەند ئێمە ئەتوانین مناڵ بەرین بۆ لای پزیشکی منداڵ ئەگەر باسی ئێرە بکەین لەوانەیە لەگەڵ وڵاتانێکی ترە جیاواز بێت بەڵێ ئێمە خۆمان نەزانین مناڵ لە ڕۆژی یەکەمی لە دایکبوونیەوە بە مناڵ حسابە هەتا تەمەنی ئەگاتە هەژدە لە یاساکانی دەوڵەتی شەهروایە لا سیر نەبێت لە وڵاتانی تر ئەگەر کچێک تەمەنی 16 ساڵ بێ و زەواجی کردبێ و حملیشی هەبێ هەر بە مناڵ حسابە تا هەژدەکە تەواوەکە بەس لای ئێمە کە تۆزە گەورە ئەبێ پێی شەرمە بێتە لای دکتۆری مناڵان ئەڵا گەورە بووم ئەچێتە لای دکتۆری هەناوی ئەمەش لەوانەیە زۆر شتێکی گرنگ نەبێ با بڵێین جیاوازێکی ئەوتۆ دروست ناکات لە ڕووی جەستەیی و ئەوە لەوانەیە بەڵام لە ئەمانە ئەمان خۆشبەختانە ئەڵێن زۆر لە دکتۆرەکان کاتێک کە مناڵێکی بۆ نمونە تەمەەن 13 ساڵ 14 ساڵ ئەچێتە دای دکتۆرێکی هەناوی کێشەیجی هەیە زۆر جار ئێمە سڵتۆیمان کردووە دکتۆرە هەناوێکە ئەڵە ئەمە بی بەرە لای دکتۆری مناڵان ئەمە شتێکی باشە ئەمە خاڵێکی پۆزەتیفە بۆ ئەو ئەیگەڕێنێتەوە ئەڵێ هێشتا بە مناڵ حسابە لەبەرەوە وەکو تەمەەن ئێمە توانین بڵین تا ئەبێ بە هەژدە هەر بە مناڵ حسابیکەین بەڵام ئەوەیە لەوانەیە لە ڕوانگەی کۆمەڵگەوە شتێکی تر بێت بەڵێ دەستان خۆش بێت ئەوەش دووبارە جارێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرنگە هاوڵاتیان خۆیان ئەوە بزانن کە ئاساییە تۆ مافی خۆت بەکاربێنی بزانی لە چەند بۆ چەند بابەتێکی دیکەی هەر سەبارەت بە دەرمان زۆر مەبەستمە پرسیاری ئەمانە بکەم ئایا هیچ کات ئەگەری ئەوە دروست بووە دەرمانی بەهەڵە بەکاربهێنرێت بۆ نەخۆش بە تایبەت هۆکارەکەی ئەوە بێ کە دەست نیشانکردنەکە هەڵە بوو بێ و بەهۆی تەمەنەکەەوە چونکە دیسان دەڵێمەوە ئێمە زۆرجار خەڵکمان هەیە لە دەرەوە بە تایبەت بۆ ئەنفلۆنزا و پەتاوەرزەکان لە دەرەوە خۆی پاراستامۆڵێک و ئەدۆڵ و هەندێک جۆرمانێ بە تایبەت بابەتی تادا بەزاندن ئەنتیبایۆتیکەکان ئەچێت بۆ مناڵەکەی وەرەگرێت بێ ئەوەی بیشی بات ئەڵێت پەتایەتی ئیتر خۆیان تێگەن لە وەرزەچی هەیە ئەمە هیچ کات هۆکار بۆتە هۆکارێکی و بە هەڵە دەرمان بەکاراتە بێ لە ناو کوردستان بێت و کێشەی لێ دروست بوو بێ لە ڕاستیە هەڵە بەکارهێنانی دەرمان ئەشێ ڕووبات بەڵام ئەوەی کە ئێمە بینی بێتمان و بزانین هەندێک جار ناوی بەعزێ دەرمان کە زۆربەی ناوەکان ئینگلیزیە یان ئەڵمانیە یان تورکیەکی ئەم وڵاتی خۆمانیە ئەشێت ناوەکان لە یەکەوە نزیک بێت و بەهۆی نزیشی ناوەکانیان لە یەکەوە هەڵە ڕووبا لە سوخەتی دکتۆرەکانی ژۆزە هەمووی ناخۆشە دکتۆرەوە دەمێکەوتراوە نازم بۆ ئاینوسن دەرمانەکان ئەو بابەتێکی ترە دواتر کاتە بۆچی لەسەر ئەوەش بۆ نمونە ئێمە ئێستا ناوی دوو دەرمانە پێڵم دەرمانێکی ناوی فیورۆزیمایدە دەرمانێکیشێ ناوی فیورامایدە ناوەکانە زۆر لە یەکەوە نزیکن بەس بۆ شتێ بەکارێت ئەشێ مەسەلەن بەهۆی تەسمیەکەوە یان لەو ساڵانەی پێشوە دەرزیەک هەبوو دەرزێکە باریک بوو شێوەکەی مەیلە و سوور یان بڵێن شوشەکەی مەیلە و قاوەی باوانە هەردوو سەری دەرزەکە تیژ بوو یعنی لە ڕووی دروستبوونی دەرزێکەوە یەک شکڵ بوون بەس نووسینی سەر دەرزێکە مەسەلەن لە ئەمان نووسرا بوو ئەدرینالین لەمان نووسرا بوو دیکادرۆن لەبەرەوە سەیرە دەکرد هەردوو دەرزەکە بەڕواڵەت ئەگەر تێکەڵێکیت و ئینسان نەیخوێنێتەوە لەوانەیە بەهەڵە لە جاتی دیکادرۆن ئەدرینالین لێبا ئەمە دواتر لەم ساڵانەی دوایە شەریکەیەکی سینی هەبوو دەرجێکی تۆزی دروست دەکرێت ئەمۆکسیسیلینمان هەیە و پرۆکاین پەنسلینمان هەیە یعنی نەفسی حەجم نەفسی ڕسم نەفسی شت بەست نووسینەکە جیاواز بوو ئەگەر کەسێک دکتۆرێک یا کارمەندێک یا کەسێک منتەبێ نەبێ بۆ دەرمانەکە لەوانەیە بە هەڵە لە جاتی ئەمۆکسیسیلین کە بەدەمار ئەکرێت پرۆکاین پەنسلین لێبە کە بەدەمار ناکرێت و من ئەو حاڵەتم بە چاوی خۆم بینیوە پێش چەند ساڵێک نەخۆشێک دوای نەشتەرگەریەکەی لە ئەمە لە کۆیە ڕوویە
لە کاتی نەشتەرگەریەکە دەرەجی ئەمۆکسیسیلینی اعتیادی بۆ ئەکەن بە دەمار و کێشەی نییە. دواتر وەسفەیەگە نووسن کە ئەمۆکسیسیلینی تر بەکاربێ، بەڵام بە هەڵا چکە شکڵەکەی لێگەچێ پڕۆکاینی وەرگرتبوو نەخۆشەکە، بەڵام خۆشببختانە ئاکامی خراپی لێ نەکەوتەوە. ئەم هەڵە بەکارهێنانە ئەشێر ڕووبا، بەڵام ئەو هەڵە بەکارهێنانەی کە لە لای ئێمەوە وەکو دکتۆر یان ستافی تەندروستی ڕوئەیە هەندێک جار لە یەک دوو شوێنە ڕوئەیە. مەسەلەن دەرمانێک مناڵێک عمری مەسەلەن 7 مانگە ئەبێ لەم دەرمانە سیسێک وەرگریا سیسینوێک، جاری وایە دکتۆرەکە لەوانەیە 4 سیسی یان تۆزە زیاتری باتێ، ئەمە خراپە لەوانەیە هەڵە ڕووبا لەو شوێنەیە کە باڵێن دۆزێک یا جوڕعەیەکی زیاتر لە دەرمانەکە بۆ نەخۆشەکە دابین بکات، ئەو کاتە کەسوکارەکە لەسەر قسەی دکتۆرەکە یاتر لەوانەیە لەو شوێنەیە هەڵە ڕووبا غیری ئەو هەڵەی ڕوونایە کە باڵێن بەهۆی نەزانینی دکتۆر یا ستافی تەندروستیەوە. دکتۆر محەممەد بابەتی خودی پزیشک و دکتۆرەکان چی؟ ئاساییە پزیشکێکی تر نەخۆشی پزیشکێکی کە ببینێت ئەو تێکەڵیە لە کاتی خوێندنی ساڵانی خوێندنی پزیشکیە بەو جۆرە پزیشکەکان لە هەموو پسپۆرەکان بای ئەوەنە ئامادە دەکرێن پزیشکێکی مناڵان بتوانێت نەخۆشێکی گەورەش ببینێ یاخود پسپۆریەکی هەنایی بتوانێت نەخۆشێکی مناڵان ببینێت. ئەم تێکەڵبوونە ڕوودەدات ئەمیش هەروەکو تێکەڵبوونی دەرمانەکان و خراپترەوە بزانم. ئەمە وەکو بابەتی شتێک ئەڵێ هەندێک جار حرام حەڵاڵ ئەبێ، ئەوەی کە بۆ من حرامە هەندێک جارانێ بۆ تۆ حەڵاڵ بێ. ئەوە بابەتێکە لە کاتی ئەو نەخۆش بینینەیە دکتۆرمان هەیە مەسەلەن لە لادەیەک لە قەزایەک لە شوێنێک ئەژین هیچ دکتۆرێکی تریتیانێ غەیری خۆی ئەشێت ئەو دکتۆرە نەخۆشێک ببینێ کە لە دەرەوەی پسپۆڕێکی خۆیەتی. بەڵام ئەگەر تۆ باسی بۆ نمونە ناو شاری سلێمانی باسکەی هەموو پسپۆڕێکان هەیە و هەموو دکتۆرەکان بەردەستن و هەموو کاتێ نەخۆش دەتوانێت دەستی بە دکتۆرەکان بگە، شتێکی جائیز نییە من نەخۆشێکی هەنایی ببینم یان نەخۆشێکی مەسەلەن بابەتی نەشتەرگەری ببینم و معالەجەی بۆ بنووسم. بەڵام هەندێک جار وەکوتم ئەگەر شتەکە هەر بەردەست نەبێ لەو حاڵاتانە حرامیش حڵاڵ ئەبێت دەتوانێت ئەوە بکات. دواتر لە ئێمە لە ماڵین مەسیری خوێندنمانەکە ئەبین بە دکتۆر دەرسێکمانەیە پێڵەن مێدیکەڵ ئەثێک زانی ئەخلاقی طبی هەندێک شت هەیە سنوودارە بەدەر لە مەسەلە عیلمیەکە ئەبێ من وەکو پزیشک حورمەتی دکتۆرەکەی هاوڕێم ئەگەر هەر لە هەر جین و شوێنێک و هەر قەومێک بێت و ئەو ستافش کە لەگەڵ مائیژەکە ڕێزێک هەیە سنووردار کراوە بۆ ئەو بابەتە. من ئەگەر نەخۆشێک بزانم نەخۆشی دکتۆرەکەی هاوڕێمە ئەگەر لە کاتێکا داوام لێ بکرێت لە کاتی نەبوونی هاوڕێکەما من سەردانی بکەم یا شتێکی بۆ بکەم لەبەر ناحی ئینسانیت و مرۆڤایەتەکە ئەوەی بۆ بکەم و بە دکتۆرەکەی هاوڕێش مەڵم ئەڵم جەنابە لێرەنەوەی ئەمەم بۆ نەخۆشەکەی تۆ کرد دیارە ئەوش سپاسی منەکە لەو حاڵەتەیە. بەڵام ئەگەر سەر بەخۆ من بچمە سەر نەخۆشێک کە نەخۆشی دکتۆرەکەی کە خۆش دکتۆرەکە وجودی هەیە و کەس داوای لێ نەکردم ئەمە لەوانەیە شتێکی ئەتەکێتی ناشرین و جوان و پزیشکی نییە. دکتۆر نەخۆش کە سوکاری نەخۆش دەبێت وریای چی بن لە کاتی سەردانکردنی پزیشکە لە ڕووی ئەوەی کە ئەو پزیشکە ئایا پسپۆڕێکی گونجاو پسپۆری ئەوەیە یعنی دەبێت تا چەندێک هۆشیاری هەبێت نەخۆش و کە سوکاری نەخۆش بۆ سەردانکردنی پزیشک دیقەتی چی بین ئێمە هەندێک جار بەداخۆ دەزانین ئەمە نەک تەنها لە کوردستان لە زۆربەی وڵاتانی جیهان و ناوچە وڵاتە عەرەبیەکان زۆر جار بابەتی هەڵخەڵەتاندن دروست دەبێت هەندێک جار بەهۆی زۆری کردی تایبەتوانی لە دەرەوەی حکومین. ئێمە دەبێت چ شتێکەیە کە دەچین ڕاستەوخۆ شتێکی ئاساییە و لە ئەتەکێتی شتایە و ئەبێ سەرنجی بدەین و دڵنیابینەوە ئەم پزیشکە پسپۆری تایبەتی خۆی هەیە. ئێمە بەداخەوەیانی ئەوەی کە زۆربەی هەڵەکان ئەجێڕینەوە بۆ کۆمەڵگەکەی خۆمان و بۆ ناهوشیاری ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکی خۆمان. بەڵێ من بە میسال باز دەکەم چەند ساڵانێک پێش ئێستا من باوکیشم نەخوێنەوار بۆ دایکیشم نەخوێنەوار بووە دکتۆری خزممان هەبووە ئەو سا من مناڵ بووم دکتۆر نەبووم ئەم دکتۆری خزممان بوارەکەی هەناوی بوو بەڵام ڕۆژە لە ڕۆژان باوکم چۆتە لای بۆ نەخۆشێکی هەناوی و ئیسفادەی لێ کردو باش بۆتەوە ئیتر لەوە بەدواوە هەر کەسێکی ئەندامانی خەزانەکەی ئێمە چاوی هێشابێ هەر ئەو دکتۆرە جووی هێشابێ هەر ئەو دکتۆرە سکی چوبێ یعنی دکتۆرە هەبوو نیان گۆڕیوە ئەمە شتێکی لەوانەیە باش نەبێ بەڵام لە ڕووی ناوشیاریەوە من ئەوە ئەڵێم چونکە بۆ کە ئێمە ئەڵین ئەم لەو لەوحەی عیادات و
ڕەچێتی دکتۆرای خوێنەوە ئەمە بواری پسپۆڕێکەوەی و ئەمە لەوەیە شارەزای ئەو لەوەیە شارەزایە بۆ ئەوەیە کە نەخۆش خۆی یا کەسێکی نەخۆش ئەما خوێنێتەوە و ئەڵێ بابە ئەم نەخۆشی تۆ پەیوەندی بە دکتۆر فڵانەوە هەیە بچۆرە لای ئەمە دروستە بەڵام دیسان بە هۆی ئەم ئاستی و شاری خەڵکەوە هەندێک جار لەوانەیە من نەخۆشم بۆ هاتووە هەر مانگە پێش ئێستا مناڵێکی زۆر هیلاکیان هێنا بۆ لای من دیارە چەند شوێنێکی کرد بوو باش نەبوو بەس خۆشبەختانە کە من عیلاجم ما پێی دوای 2 ڕۆژ باش بوو ئەم ماڵە بڕواایەکی زۆر متمانێکی زۆری ئەمە من پیا کرد تەلەفۆنێکم بۆ هاوتی کاکە ئێمە ماڵی ئەو مناڵین بەڵام نەنکی ئەم مناڵە کە عمری 85 ساڵە نەخۆش بۆ ئەڵە بمن بۆ دکتۆر محەممە کاکە ئەو مناڵەکەی چاکردو منیش چاکەکە منی ژەر بە تەلەفۆنەکە وتم وڵی منە تا خەمە سەرسەرم بەڵام ئەم نەخۆشی ئەو کە عمری 85 ساڵە بابێتە لای ئێمە دکتۆری ترمان لای هەنایی پیشانیەکە لەو برادرانەیە دەین بەڵێ هاتن منیش ناردمە لای دکتۆرە هەناوی کە دواییش هاتن و ڕەچەتەیەویشان پێ بوو تی بەخوا دکتۆر سەیری بکە ئەمە مەسلەی ئیمانبوونە لەو حاڵەتەیە من ئەبێ خۆم سنووری خۆم بزانم دڵی ئەویش ڕازی بکەم دواتر ئیشەکەی خۆشم هەڵا نەکەم بەڵێ من وەکو ئەڵێ تەزدیقی قسەی دکتۆرەکەی هاوڕێمم کرد وتم کاکە دەرمانانە بەکاربێنە باش بوو خۆشبەختانە باش بوو ئەمە ئەو شتەیە کە لە ڕووی شاریەوە خەڵک پێی وایە کە مناڵەکەی لای من چاک بووە باوکێکی کە شێر پەنجە هەیە لای من چاکە بێ ئەمە هەڵەیە بەڵام بەداخەوەیتە ئێمە خاوەنی ئەم کۆمەڵگەین ئینشاءالله بەرەو باشتر دەڕوا بە بوونی کەسانی وەک ئێوە و کارکردنی ئێمە مانانج لە ڕووی پرۆگرامەکانەوە دەمێ بۆ کۆتایی چەند پرسیارێکی تایبەت بە منداڵان لە جەناب پرسم ناکرێت دکتۆر محەممەدمان لەلایە و وەرزی پەتا و ئاڵوگۆڕی نێوان وەرزەکانە هەمیشە منداڵەکان ئەم کێشانەیان بۆ دروست دەبێت بوونی سەرما و گەرما جا وەکو پزیشکێکی پسپۆڕ و ڕاوێژکاری بەڕێزت ڕاستەوخۆ ئامۆژگاری دایک و باوکەکان دەکەی لە بوونی پەتا هەر لە سەرتاکانی و بۆی نەخۆشەکە گەورە نەبێ ها زۆر نەبێ لی ڕاستەوخۆ دەرمان بەکاربێنن یاخۆ پشت بەچی بەستن و ئامۆژگاری چیانەکی من چەند جارێکیش لە بەرنامەکانی ترە ئەم پرسیارم لێ کراوە نەخۆشی مناڵ ئەوەی کە زۆرە و زۆرینەی مناڵ ئەیگرێ لەگەڵ وەرزەکان ئاگۆڕێ لە وەرزی گەرما جۆرێ لە نەخۆشی پیاوێ لە وەرزی سەرماشە جۆرێکشکە لە نەخۆشی پیاوێ بە تایبەتی ئەم مانگە کەوا بڵین ئێمە مانگی نوێ و بەیانە چینە مانگیدەوە ئەم فترەیە فتری کۆتایی هاتنی گەرما و سەرەتای دەستپێکردنی وەرزی سەرمایە عادەتەن ئەم وەرزە و لە بەهارانی شەکە با بڵین مانگی سێ لە دوای نەورۆزەوەی تر وردەوردە گەرما سەرهەڵەیە جۆری نەخۆشیەکان ئەگۆڕێ لەم دوو کاتەیە ئێستا سەرەتای هەڵانی نەخۆشیەکانی کۆندامی هەناسەدانە لووت و قوڕگ و گوێ و لەوزەتین و هەناسە و قەسەبات و ئەم شتانەیە ئەمەش پەیوەندی بەوە هەیە هەندێک کات لە ڕۆژە گەرمە جەوەکە ئێمە هەر بە حسابی هاوین تەعامل لەگەڵ مناڵەکانەکەین هەندێک کاتی تریش بە تایبەتی شەو دەمەوە ئێواران جەوەکە ساردە سەیرەکەین هەر هەمان جلو پۆشاک و هەر هەمان ئاوی ساردەخۆینەوە و هەر بە هەمان حسابی هاوین لەگەڵ مناڵەکان ئەڕۆین کاتێک گەزانی مناڵەکانمان تان بەرزە بێتەوە نەخۆشەکەونەوەوانە ڕێنمایی من ئەوەیە لە ئێستا بەدواوە ئاگاداری وەرزی سەرما بن لەبەرەوەی مناڵکە ئینێکی ناسکە ئەوانە زۆرتر تەسیری تێبگرێ ئەم نەخۆشیانش کە زیاتری هی کۆندامی هەناسەدانە زیادە من لە ماوەیە و مناڵیش مەجبورین کاتەدای ئێمە وەکو ئەڵێ ئەم دەرمانانەی بۆ بستین کە چەندێکە باسی دەرمان و خراپەکانی دەرمانەکەی بۆ ئەوەی مناڵەکانمان کەمترین دەرمان وەرگن بە باشترین شێوە و لە کەمترین کاتا چاک ببنەوە باشترین شت الوقاية خير من العلاج ئەوەیە کە پارێزگاریان بکەین بۆی تووشی ئەو درمانە نەبن و ئەگەر تووشیش بوون ئەوە ئەتوانین ئێمە معالجە بە ئاسانی چارەسەرەکرێت لە ڕووی بابەتی بەرزکردنەوەی بەرگری مناڵەکان چی باشە لە وەرزەدا دکتۆر ئەگەر پێدانی ڤیتامینەکان بە یاخود بە میوەکان بێت بە چی دەتوانن خۆی لە ڕاستی ئەگەر مناڵەکانمان خۆیان هیچ کێشەیەکی تەندروستیان نەبوو بێت مناعیان باشە ینی لەیمە لە مناعی مناڵەکانمانە بەس هەندێ مناڵمان هەیە ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بە حکمی ئەوەی کە دەرمانی درێژخایەن بەکارهێنن هەمیشە بەرگریان کەمترە زووتر دووچاری نەخۆشیە بن ڕێنمایەکەی ئێمە زیاتر بۆ ئەو نەخۆشانەیە کە احتیمامی زیاتریان پێویستە گرنگی دانی زیاتریان پێویستە ئەوانەش چێن ئەوانن کە بە بەردەوام نەخۆشی درێژخایەنی گورچیلانەیە زەقتیان لەگەڵایە شەکریان لەگەڵایە کێشەی زگماچی دڵیان هەیە ئەو نەخۆشانن کە مەسەلەن هەمانە ئیفلیجی مێشتی هەیە ئەمانە کۆمەڵێکی تایبەت و نەخۆشی درێژخایەنیان هەیە و ئەوانەی کە پەرکەمیان لەگەڵا دایمەن دەرمان وەرەگرن ئەم گروپە
ئەم کۆمەڵە نەخۆشە پێویستە احتیمامی زیاتریان پێ بدرێت و بۆی بە دوور من لەم نەخۆشیانی کە لەم مەوسیمە لەم وەرزایە سەرهەڵەیە و بە پێچوانەوە ئەگەر مناڵەکان نەخۆشی درێژخایانیان نەبێت و ئەوانە پێم وانەیە کە مەناعیان بەو شێوەیە نزم بێ پێویست بکە ئێمە ڤیتامینێکی زیایان بینێ هەر کاتێکی مناڵ پێویستی بە مقویات و ڤیتامینات و شتێکی وا بوو کە پێویست بێت و بە پێی فەحسی مختبەری کەم بوو لە لەشە ئەو کاتە پزیشکی دەتوانێت لەو نەوع ڤیتامیناتانیان بۆ بنووسێت. دەستان خۆش بێ، زۆر سپاسانەکەم دکتۆر، خۆشحاڵ بووم لەم پرۆگرام لەگەڵ جەنابتان، سوودی زۆرمان بینی لە قسەکان، هیوادارم بینەرەکانیشم وها بوو بن. پرۆگرامی ئەم جارم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد خزر پسپۆری نەخۆشیەکانی مناڵان، هیوادارم ئێوەش سوودتان بینی بێ و بەرچاوڕوونێکی باشترتان وەرگرت بێ لەم پرۆگرامەوە بۆ بە ئاگابوون لە دەستنیشانکردنی نەخۆشی مناڵەکانتان، سەردانکردنی پزیشکی پسپۆڕ و دڵنیابوونەوە کە ئەو پزیشکە پسپۆڕی تایبەتمەندی هەیە بە نەخۆشەکەی تۆ سەردانی دەکەی، وەرگرتنی دەرمان و چارەسەرەکان، ئەمانە هەموو دەکەونەوە سەر ئاسی هۆشیاری تاک خۆی و پارێزگاری لە خۆی لە خێزانەکەی. هەمووان سەلامەت و تەندروست بن. دکتۆر گیانەگەر وتەیەکی کۆتاییت ما بێ کات دەدەمە جەنابتان. من هیچ شتێکم نییە، سوپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانیش. سپاس بۆ جەنابتان، بەخێر بێن، زۆر سپاس.